تان باش هەمولایەک بەخێراتنێکی گەرمی هەمولایەکتان دەکەم زۆر بەخێر بێن خوشحاڵین بە ئامادەبوونتان. Thank you, Michael. Mr. Prime Minister, بەڕێز سەرۆک وەزیران، party leaders, سەرۆکی پارتەکان، وەزیران، باڵیۆزان، ئەندامانی پەرلەمان، هەروەها هاوڕێم لە زانکۆ لە دەستەی باوەڕپێکراوان و هەندامانی دەستەی ئەکادمی و ڕۆژنامەوانان، بەڕێزان خوشکان برایان بەخێر بێن. من شەرەفمەندم کە بەخێرانتان دەکەم لە کۆنفرانسی ساڵانە لەسەر داهاتووی کوردستان، سربەخۆیی کوردستان بەتایبەت. خۆشحاڵ دەبم کە بڵێم چەندە جێی شانازیە ئەم جۆرە کۆنفرانسە بۆ خودی خۆم، تایبەت کە ئێمە لەم هۆڵەدا کۆبوونێتەوە، هۆڵێکە کە وەک ڕێزگرتنێک بۆ باپیری خۆشەویستمان دامەزراوە. ئەمە یەکەم لە دەستپێکدا شەرەفمەندیەوەشم کە ئەمە باس لە بابەتی یەکەم بکەین کە دواتریش بتوانین لە ڕووی سیاسی و ئەکادمیەوە هەڵسەنگانێک بۆ ئاستەنگ و دەرفەتەکان بکەین کە پەیوەندی بە گەشەکردنی خۆبەڕێوەبەری و سەربەخۆی کوردستانەوە هەیە. پێویستە ئێمە لێرە باسیش لەوە بکەین کە لەو لایەنانەیە کە حکوومەتی عێراق نەیتوانێت تێدا پابەند بێت و سەرکەوتوو نەبووە لە دابینکردنی مافەکانی هەرێمی کوردستان و هاوکاتیش ئەوەی لە کوردستان هەیە بە هەموویەوە لە بەرەکانی جەنگ و لە کۆمەڵگەکەدا بە شەرەفمەندیشەوە لە کۆمەڵگەی ئێمەدا دەبیندرێت کە چەندە بە تامەزرۆییەوە لە داهاتوودا دەڕوانن. هاوکاتیش ئێمە وەک نەتەوەیەکی تایبەتمەند دەمانەوێت سەربەخۆیمان هەبێت، بەبێ ئەمە داهاتوو ڕوون نابێت. هاوکاتیش دەبێتە قوربانی بەریەکەوتنە هەرێمیەکان و هاوکاتیش ئەو وڵاتانەی کە سربەخۆن نەکنێتەوەی سربەخۆن. هەندێک لە ئێوە پێشووتریش لێرە بوون و هەر یەکەتان چیرۆکێکتان هەیە لەسەر ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراق کە چۆن جیهان چاوپۆشی لە تاوانەکانیان کرد. ئێمە هەمووان چیرۆکی سەن ڕاشێشمان پێەیە کە کەسێکمان لە دەستدابێت یاخود خیانەتمان لێکراوە بە درێژای مێژوودا. من زۆر جار دووپاتم کردەوە کە ڕێگەی سەربەخۆی کوردستان لە عێراق پێویستە وەک چارەسەر تەماشا بکرێت و لەوەشەوە سەرچاوی گرتووەکە متمانە لە ماوەی سەدەی ڕابردوودا لەدەست چووە و هاوکاتیش ئێمە وەکو هاوڵاتی یەکسان تەماشا نەکراون و پراوێز خراوین. باوەڕ و متمانە لەم ماوێشدا بەتایبەت لە نێوان کۆمەڵگە و هەروەها پێکاتە ئاینی و نەتەوەیەکان ئەوەیە کە نەماوە. هاوکاتیش دایلۆگ و توێژێکی ڕاستەقینە لە نێوان سەرکردەکانی کوردستان و هەروەها ڕاستبین و واقعبینەکانی عێراقدا ئەرێنی دەبێت لەسەر بەرژەوەندی هاوبەشەکانی داهاتوومان بڕیار بدەین. هاوکات دەزانین کە هەندێ هەست و بیر و بۆچوون ڕوون و هەندێک لایەنیش لەسەر ئەم بابەتەوە ڕوونی. من خۆم تابێت لێرە وەک کەسێک کە بە تامەزرۆی خوازاریەوە دەمەوێت گوێ بگرم لەو توێژە سیاسیانەی کە ئەنجام دەدرێت. شانازی بەوە دەکەم کە بەهۆی سروشتی ئەو خشتەیە کە دامان ڕشتووە بتوانین بە شێوەیەکی ئەکادمی لە چوارچێوەی بابەتەکاندا قسە بکەین وەک ئەوەی کە بابەتەکانش لە هەمان کات بنەچەیەکی ئەکادمیان هەبێت و جەخت لە ڕێزگرتن و لێبوردەی تەواوی ئامادەبوون بکاتەوە. بە باوەڕ بەخۆبوونەوە متمانمان وایە کە ئەو توێژە لێرە دەکرێت تاوتوێی باشترین بابەت دەکرێت کە لە بەرژەوەندی خەڵکەکە دەبێت و داکۆچی کاریشە لە باکانی گەلەکەمان و هاوکات بەهای زانکۆکە خۆی و کە بەرهەمی خەباتی خەڵکی کوردستان و هاوکات وەک ڕێزت شە بۆ خەڵکی دهۆک دوایی ئەوەی کە وەک دەزانین ئێمە لە کاتێکدا دەژین ئەم شارە سەدان هەزاران ئاوارە و
لەخۆوە گرتووە لەلایەن حکوومەت و سەرۆکاتی هەرێمیشەوە ئەمە بەرز نرخێنراوە ئەمەش بەرهەمی خەباتی پێشمەرگە و تەواوی گەلی کوردستانەوە لە هەمان کات پەرەپێدان بە هەزرە لیبرال و دیموکراتەکان لایەنێکی ئەرێن نییە ئێستا دەستەیەک لە دوایەوەی کە دکتۆر مونیکس باسی کرد لێرە کۆبوونەتەوە دەمانەوێت سوپاسان بکەین هەمووتان بۆ ئەوەی کە کاتی خۆتان بێمە بەخشی هەروەها من زۆر دڵخۆشم کە ژمارەیەکی فرە ڕەنگ و فرە هزر کە لێرەدا قبولیان کردووە بەشدار بن ئەوان هەر یەکێکیان سەر بە پارتێکی سیاسی یاخود هزرێکی سیاسین یاخود گروپی سیاسین ئەوەی دەبینم کە کەسی ئەکادمی شارەزا و هەروەها ئەوانەی کە تایبەتمەندن بە پرسی سەربەخۆی کوردستان لە تەک ئەوانەشی کە هەندێک گومانیان لەسەر سەربەخۆی هەیە و هاوکات ئەوانەشی کەونەراتی هەندێک حکوومەت دەکەن کە بۆچوونی جیاوازیان هەیە لەسەر داهاتووی ناوچەکە و جیهان لەو دۆخەشی کە ئێمە تێیدا دەژین ئەوەشتان لەیاد بێت کە جەنگ و ڕوبەڕووبوونەوەی دژی داعش لە مووسڵ و ناوچەکانی تر بەردەوامە دەزانین کە ئێستا خەڵکێکی زۆر لە تەواوی جیهان چاوی بڕیوەتەوە هەرێمی کوردستان و ئەو فرە ڕەنجەش کە هەیە ئەو فرە ڕەنگی کە لە بۆچوونەکاندا ڕەنگ دەداتەوە پاڵپشتی دیبێتەکان دەبێت هەروەها وەستە چرچل ئەومان بیر دەخاتەوە کە چەندە باش دەبێت بۆ باسکردنی بابەتە ژیانی و ژاریەکان بۆ ئەوەی هزری جیاجیا لە یەک شوێن کۆبکەینەوە بتوانین وەک شوێنگرەوەیەک باس لە کێشەیەک بکەین و هاوکاتی چارەسەر پێشنیار بکەین چارەسەر کە بتوانین نەخشە ڕێگەیەکمان پێ بدات بۆ داهاتووی وڵاتمان من خوازیارم کە هەندێ بۆ چوون و دەرەنجامی باش ببینین لەو دانیشتانەی داهاتوودا لە کۆتاییشدا زۆر سوپاس بۆ ئەندام و ستافی ئەکادمی و فاکەڵتی و تەواوی زانکۆ و هەروەها دەستەی باوەڕپێکراوانی زانکۆکە و هەروەها کوردستانیەکان و ئەوانەشی کە ڕۆڵیان هەبووە لە ڕێخستنی ئەم کۆنفرانسە هەروەها لە دەستنیشانکردنی ئەو لیستەی بەشدار بووان زانکۆکەمان ئێستا تەمەنی 1 ساڵە لەو ماوەیەدا کاری ناوازە ئەنجام دراون لە چوارچێوەی ئەکادمیا و هاوکاتیش توانراوە پەروەردەیەکی باڵا پێشکەش بە قوتابیان بکرێت پێم وایە کە ئەمە شتی ترمان لەبارەی داهاتووە پێ دەڵێن بۆ باشترکردن و هەروەها ڕاستەکردنی ئەوانەی کە لەرە دەخوێنن بەرەو سەرکەوتن و بەرەو سەربەخۆی جارێکی تر زۆر سپاسان دەکەم کە هاتوونەتە لەو کۆبوونەوەیدا بەشدارن.